لە نێوان بازرگانی سیاسی و قوربانی نەتەوەییدا کورد وەڵامێکی توندی تۆمباراک دەداتەوە. لا دوایین لێدوانە مشتومڕاویەکانیدا تۆمباراک ئەو بازرگانەی وەک دەڵاڵێکی سیاسی لە ناوەندا بڕیار بەدەستەکانی ئەمریکادا دەردەکەوێت فشار دەخاتە سەر کورد تا بەبێ مەرج تەسلیمی خواستەکانی ئەحمەد شەڕع و ڕژێمەکەی ببن. ئەم دیدگا بازرگانیە ڕووبەڕووی ڕەخنەی توندی دیبلۆماتکارانی دێرینی وەک پیتەر گاڵبڕەیز بووەتەوە. پیتەر گاڵبڕەیز باڵوێزی پێشووی ئەمریکا بەڕاشکاوی ڕاگەیاندووە کە دۆناڵد ترامپ وەفای بۆ کەس نییە و خیانەتی لە کورد کردووە. گاڵبڕەیز ئاماژە بەوە دەکات کە تۆمباراک کەسێکی بێئەزموونە و لا دۆسیەی سووریادا بە ئاراستەیەکی مەترسیدار و هەڵەدا هەنگاو دەنێت. لۆژیکی باراک بۆ مامەڵەکردن لەگەڵ دۆسیەی مرۆیی و نەتەوەییەکان تەنها لە چوارچێوەی قازانج و زیانی مادیدایە. بەختیار عەلی نووسەری دیاری کورد لەبارەی ڕەتکردنەوەی داواکاریەکانی تۆمباراک لەلایەن کوردەوە دەڵێت ئەو نایەی مەزلوم عەبدی نایەکی گەورە نییە تەنها بۆ ئەحمەد شەڕع بەڵکو نایەکی گەورەیە بۆ تۆمباراک. هێزی ئەو نایەی مەزلوم عەبدی لە دیمەشق لەوەدایە کە تەنها نانیە بۆ داگیرکەرانی کوردستان بەڵکو نایە بۆ کۆی ئەو سیستەمە سیاسیە جیهانیەی کە دەیەوێت ژێردەستەیی بکاتە دۆخێکی یاسایی و نۆرماڵ. ئەم نایە نایەکی گەورەیە کە دەشێ باجەکەی زۆر قوڕس بێت بەڵام نایەک وەک نای هەموو شۆڕشگێرە ڕاستەقینەکانی مێژوو قوڵ لە مێژوودا دەنگ دەداتەوە.